من لە 2011ەوە بەحکمیەوەی باوکم نەخۆش کەوتە سەر جێ لای دایکی لەگەڵ پورێکما کە بیرکۆڵ بوو ئەچووم لای ئەوانە مامەوە بۆ خزمەتکردنی ئەو سێ نەفەرە لەبەروی نانکم چوو بوو بە ساڵان نەیەتوانی خزمەتی باوکم و ئەو ئافرەتە بیرکۆڵە بکە لە سەیانەوە بیرکۆڵ بوو پورم بوو. ئیتر کە ئەچوومە لایەن بۆ خزمەتکردنیان لەلایەن مامۆ لە دوای ئەوە ئیتر لە 2013 هاوسەرگیریم کرد ئەوە هەر ئەو ئەرکە لەسەر شانم بوو ئەگەڕاین و لەگەڵ پیاوەکەم خزمەتی ئەو سێ نەفەرەمانە کرد کە باوکمە و نەنکمە و پورمەوە کوەوەی کە خزمەتیان کردوین و بە خێویان کردوین و پێیان گەیانوین ئەبێ ئێمەش ڕەچاوی ئەو خزمەتەی ئەوان بکەین و وەک کورد کە عادەتێکی جوانی مسلمانانە لە دڵ و ڕوح و لە ئیمانیانایە بەڵێ کە من ئەچوومە لایەن لای هاوسەرەکەمەوە بۆ خزمەتکردنیان شەوم بەسەر هاو جاری وایە بۆ پاکردنەوەیان نەمەتوانی بگەڕێمەوە سیارە نەبوو جاری وایە بە پێ هاتمەوە بۆ شێمحێدین بۆ ماڵی خۆم لە دوای ئەوە ئیتر هاوسەرەکە ماتۆڕێکی دووتایی کڕیبەوە هاتوو چۆمانە کرد پێش ئەم وەختە من ماتۆڕێکی دووتایم پێبوو لە دوای ئەوە ئیتر ئەم ماتۆڕانەی کڕی وتم ئەمە بۆ هاتوچۆی نەخۆشیشیان باشە سەردانی دکتۆریانە کرد ئیتر پیاوەکەم نەخۆشی ڕووی تێکرد ئەویش لە دوای ئەو وەزعانەوە ئیتر ئەرکی پیاوەکەم وەکو سایەقی ئەم ماتۆڕە من گرتمە ئەستۆی خۆم ئیتر ئیجازەم دەرکردووە و ئەوە لە 2013ەوە خۆم سایەقم هەتاوەکو ئێستا یەک ساڵ پیاوەکەم ئەمەی لێ خوڕیوە و ئیتر لە دوای ئەوە خۆم هاتوومەتە شوێنی ئەو ئێستاش لە ئێستا خاوەنی 4 مناڵم پیاوێکی نەخۆش ئێسخانەکانی تووشی ڕەشبوونەوە بۆ پیاوەکەم شەکرێتی زەختێتی تەمەنیشی نەختێک بەرەو سەروترە ئیتر توانای کار و کەسابەتی نەماوە وەختە زەلیل ببێ بەڵام ئەتوانێت لەسەر قاچەکانی بڕوا ئەرکی دەرەوە و ماڵەوە خزمەتکردنی پیاوەکەم و 4 مناڵ لەسەر شانی خۆمە وەک دایکێک بە بۆنەی ئەرکی ئەوان قورس بوو ئیتر نەخۆشی پەرەی سند لە خۆشم زۆر وەزعم خراب و سەردانی دکتۆرم کرد وتی حاڵەتەکە و قورسە و ئەبێ بە سەریعی نەشتەرگەری و بۆ بکەین لەبەرەی تووشی نەخۆشی جگەر هاتووی ئیتر کە فەحسمان کرد و ئەمانە و نەشتەرگەری گەورەم بۆ کراوە لەسەر ئەو نەخۆشیانەی خۆم یعنی ئەرکێکی قورس وەکو دایکێک لەسەر شانی منە لەگەڵ دوو مناڵما دوانیان لە ماڵەوە جێڵم لای باوکیان دوانیش لەگەڵ خۆ من ڕۆژانە 2 سەعات 3 سەعات بە حکمی نەخۆشیەکانم ناتوانم چەندێک پلاستیک و ئاسن و کارتۆن و شتمان دەستکەوێ کۆیەکەینەوە ئەیبینەوە بۆ ماڵەوە لە مانگێکا 2 کاروان نەتوانین بفرۆشین دەسمایەکەی چەندە دەسمایەکەی بە هەمووی لە مانگێکا 40,000مان هەیە ئەم ماتۆڕە خێرخواز بۆی کڕیوانی خۆتان وەڵای خێرخواز بۆی کڕوین برا بەڕێزەکەم ئەرە وەڵا خێرخواز بۆی کڕوین لەبەرەوەی من کاسبکارم نییە نە کوڕم هەیە کاسبین بۆ بکە و نە هاوسەریشم ئەرکی عیلاج و دەرمان وشتی ئەویش لە سەر شانی خۆم ئەگەر یەکێک مسلمانی پیاوچاکی وەکو خۆتان لە ڕێە شتێک 5,000 10,000 باتە دەست مناڵەکانم کۆیەکەمە بۆ دەرمانی پیاوەکەم هی خۆم هەر ناتوانم بکڕم یعنی کە من نەخۆشی جگەرم 6 عملیات کراوم تا ئێستا بەڵام بۆ ئەوە زۆرمان دوومەکە بڵێ سەعاتێ 2 سەعات دەتوانم بە پێوە بەستم یعنی لەسەر حاڵەتی خۆم کە چەند قورسە ئەنجا ئەو ئەرکانشم لەسەرە وەکو کارە باش توانام نەبووە پاری کارەباکەم بە من لە 2026 و مانگی یەک تا ئێستا کارەبام نەیەوە مانگی 6 چەند جار حەزم کردووە دەنگم بگاتە پیاو چاکێ بتوانێ نەختێک لە یعنی هاوکاری مناڵەکانم کە من خۆم تازە الحەمدوللا ئیمانمان بەخوای گەورەیە شتێکی وامان نایە چکم دنیا کۆتاییە تەواوە بێ هەمووی بەجێڵین بەڵام تۆزێک مناڵەکانم پێداویستیان هەیە لە ڕووی مەکتەب و خوێندن هەر بە ماتۆڕە هاتوچۆیان پێەکەم خۆم ویستومە دەنگم بگاتە لایەن بەڵام هیچ کەسێک هاوکارم نەبووە بە حکمیەوەی من هاوسەرم هەیە و کە من ئەرکی ئەویشم لەسەرە